پارتی دیموکراتی کوردستان هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بە هۆکاری دواخستنی موچەی فەرمانبەرانی هەرێم دەزانێت. ئەمڕۆ یەکشەممە 9 ئازاری 2025 ئەنجامێکی پارتی دیموکراتی کوردستان ئاشکرای کرد کە لایەنی سیاسی هەیە ڕێگری لە خەرجکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم دەکەن. هاوکات دووپاتی کردەوە کە ئامانج لەم کارەش بە مەبەستی سیاسی و پرسی هەڵبژاردنەکانی ئەمساڵی پەرلەمانی عێراقە. دکتۆر ڕەبین سەلام کادری پێشکەوتووی پارتی دیموکراتی کوردستان لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنیدا لەگەڵ کاناڵێک ڕایگەیاند. هەرێمی کوردستان وەڵامی داخوازیەکانی وەزیری دارایی فیدراڵی داوەتەوە و هەموو مەرجەکانی جێبەجێ کردووە. هەروەها حکوومەتی هەرێم وەڵامی هەموو ئەو داواکاریانی داوەتەوە کە بەغدا داوای لە هەرێم کردبوو سەبارەت بە ناردنی لیست و زانیاری و داهات. بەڵام هەر جارە و بربەستێکی نوێ دادەنێن بۆ دواخستنی خەرجکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم. ئاماژەی بەوەش کرد هەرێم هەڵوێستەکانی محەممەد شا سوودانی سەرۆکوەزیران بۆ چارەسەرکردنی قەیرانەکان بەرز دەنرخێنێت، بەڵام بۆ پێی دەسەڵاتی باڵای حکوومەتە دەبێت بڕیاری یەکلاکەرەوە بدات بۆ پێدانی موچەی فەرمانبەران بەبێ دواکەوتن. چونکە ئەوە بڕیاری دادگای باڵای فیدراڵی عێراقا. ئەو کادیرەی پارتی ئاماژەی بەوەش کرد ئێستا ڕوون بۆتەوە کە لایەنی سیاسی لە پشتپرسی ڕێگریکردن لە پێدانی موچەی فەرمانبەرانی هەرێمەوە هایە. بۆیە وەزیر هەر مانگە و هەوڵ دەدات مرجی نوێ بۆ ناردنی موچە دابنێت. ئەمەش تەنیا بۆ بەرژەوەندی سیاسی و ڕازیکردنی دڵی جەماوەرەکەیانە لە هەڵبژاردنەکانی ئەمساڵی عێراقدا. گوتیشی پێشبینی ناکەم ناکۆکی لە نێوان سەرۆکوەزیران و وەزیری دارایی عێراق ڕوو بدات. بەڵام چاوەڕێی ئەوە لە سوودانی دەکەین کە هەڵوێستەکانی بەهێزتر بێت و خۆی پرسی موچەی یەکلایی بکاتەوە. بەپێی زانیاری چەند ماڵپەڕێکی عێراقی بڕیار بۆ ئەمڕۆ یەکشەممە وەزیری دارایی واژۆ لەسەر ناردنی بڕی 950 میلیارد دینار بکات بۆ موچەی مانگی شوبات. هەروەها ڕۆژی دووشەممە لە هەرێم دەست بکرێت بە دابەشکردنی موچەی فەرمانبەران. بەڵام تیوار ڕۆژی شەممە ڕایگەیاند کە هیچ واجەیەک بۆ ناردنی پارەکە دیار نییە. بەپێی زانیاریەکانی تیوار کە لەگەڵ دوو سەرچاوە لە وەزارەتی دارایی هەرێم و بەغدا قسەی کردووە، تەیفسامی وەڵامی پەیوەندی نوێنەرانی حکوومەتی هەرێمیشی لە بەغدا نەداوەتەوە. بۆیە تەنانەت وەزارەتی دارایی هەرێم خۆشی نازانێت کەی بە دیاریکراوی پارەی موچەی مانگی شوبات دەنێردرێت. دوێنێ شەمە لە وەزارەتی دارایی عێراق کۆبوونەوەیەک کراوە کە بە گوێرەی زانیاریەکان هەموو کێشەکانی لیست و تەرازوی پێداچوونەوە تەواو و یەکلایی کراونەتەوە. ئەوەی ماوەتەوە واژۆی وەزیرە تا پارەکە بنێردرێت.